بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. گرنگی ئامانج لە ژیاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. مرۆڤەکان کە خوای گەورە نردونیەتە سەرزەوی خاوەنی لێهاتوویی و بڕیاری تایبەت بە خۆیانن و بۆ دیاریکردنی ئەو لێهاتوویانە و ڕنگدانەوەیان لە ژیاندا پێویستە ئامانجیانە بێ. هەمیشە مرۆڤ بێ ئامانجەکان لە کۆمەڵگەدا مرۆڤانێکی بێزرا و وەکوڵێ ناشرین بوون لە بەرچاوی مرۆڤەکانی دیکەدا. مرۆڤ بۆ ئەوەی بژی، بۆ ئەوەی بەردەوام بێ، بۆ ئەوەی بە ئاوات و خواستەکانی خۆی بگا پێویستە هەمیشە ئامانجدار بێت و لە پێناوی ئامانجە ڕاستەقینەکەی خۆیدا کار بکات و هەوڵی بۆ بدات. تەنانەت ئەگەر بگاتە ترۆپ یام لێواری مردنیش. لەوە ئەچێت جوانترین فەرموودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئامانجداری مرۆڤەوە بێ کە بە یەکێک لە هاوڵەکانی دەفەرمێت ئەگەر ڕۆژی ڕستاخێز واتە قیامەت بەرپا بوو تۆش خەریکی چاندنی نەمامێک بووی ئەوە هیچ نائومێد مەبە و هەر بەردەوام بە لەسەر کار و ژیان و پرۆژەی خۆت. واتە لەم فەرموودەیەوە تێدەگەین کە ساردبوونەوە لە ژیان، ترسان لە مردن، لە نەبوونی و هەژاری و ساردکردنەوەمان لە ئامانجەکان یەکێکە لە کارە خراپ و بەدەکان. ئێمە دەپرسین چۆن ئامانجەکان دیاری بکەین، ئامانجە دروستەکان کامانن، چۆن ئامانجی دروست بناسینەوە و جیای بکەنەوە لە ئامانجە نادروستەکان. مرۆڤە ناسەرکەوتەکان لە کۆمەڵگەدا چۆن بە ئامانج و پلانی دروست و جوان ئەتوانن هەڵسنەوە و سەر لە نوێ برە و یام درێژە بە ژیانی خۆیان بدەنەوە. بەرهەمی ئامانج لە ژیانی مرۆڤەکاندا چییە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە و وەرگرتنەوەی وەڵامی ئەم پرسیارانەوە چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز خات و تریفە جەلال ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و دامەزرێنەری گروپەکانی سمارت بۆ گەشتپێدانی مرۆییم کردووە. خات و تریفە زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. تریفەخان، هەموو مرۆڤێک خاوەنی لێهاتوویی و وەکوڵێت خوای گەورە لێهاتوویەکی بە هەموو مرۆڤێ بەخشیوە. باس لە ڕنگدانەوەی لێهاتوویەکان یام چۆن بۆم باز لە لێهاتووی مرۆڤ بکەین، مرۆڤ چ لێهاتوویەکی تایە تا لە پێناوی بژی و ئامانجی بۆ دابنێ. بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاسانەکەم بۆ ئەم بانگێشتکردنە بۆ ئەم بەرنامەیە. طبعاً بوونی ئامانج لە ژیانی هەر کەسێکە زۆر گرنگە، کاتێک کاڵین زۆر گرنگە، یعنی مرۆڤ لە ژیانە ئاراستەیەکی هەبێ کە بەرەوە ئەو ئاراستەیە بڕوە. طبعاً کە باسی ئامانجەکەین هەموو مرۆڤێک خوای گەورە تواناو لێهاتووی پێبەخشیوە. یعنی مرۆڤێک نییە بڵێ من هیچ توانایەکەم نییە، چونکە خوای گەورە بەعەدالەتی خۆی هەموو مرۆڤێک تواناو لێهاتوویەکی بەشێکی پێبەخشیوە. بەڵام مرۆڤەکان بۆ تواناو لێهاتوویەکانی خۆیان نادۆزنەوە. هۆکارەکەی ئەوەیە هەندێک جار هەندێک لە مرۆڤمان هەیە شتێک نییە لە پێناویە بژی. یعنی کاتێکە لە ژیانە ئەژی خۆی یاوەتە دەست ڕۆژگار، یعنی ڕۆژگار هەر چۆنێک بی بە قەدەر هەر چۆنێک بی بە بەو شێوەیە ئەیبە. یعنی ئەڵێ من لە وڵاتێکم هەر وڵاتەکە خۆی وڵاتێکی قەزا و قەدەرە، کەس نازانێ ڕوون نییە ئایا ساڵێکی ترمان چۆنە بێ، ئایا 2 ساڵی ترمان چۆنە بێ، ئایا من چۆن ئامانجم هەبێ لە ژیانە کە وڵاتەکەم بەم شێوەیە. بەڵام کاتێکە یینە سەر ئەوەی کە تۆ چۆن تواناو لێهاتوویەکانی خۆت بەگەڕکەی پێویستەکە هەموو مرۆڤێک شتێک هەبێ لە پێناویە بژی. کاتێک کە تۆ شتێک هەبوو لە پێناویە بژیت ئەو کاتە هەموو توانای خۆتەگەیتە گەڕ بۆ ئەوەی ئەو شتە بەدەست بێنی کە ئەتەوێ. بۆیە گرنگی ئامانج لێرەیە دەرەکەوێ. ئەو مرۆڤانی کە خاوەن ئامانجن هەمیشە شتێک هەیە کە لە پێناویە ئەژین. ئیتر ئامانجەکەی تەبانی ئێمە کۆمەڵی ئامانجمان هەیە. یعنی هەر مرۆڤێک ئەتوانێت بێ بە خاوەنی حەڤە ئامانجی استراتیجی لە ژیانە. بەڵام ئەم ئامانجانە دابەشە من بەسەر لایەنەکانی ژیانە. بۆ نمونە من لە ڕووی ڕۆحیەوە ئامانجێکم هەیە، لە ڕووی کەسێتیەوە ئامانجێکی ترم هەیە، لە ڕووی پیشەیەوە ئامانجێکم هەیە، لە ڕووی خێزانیەوە ئامانجێکم هەیە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی داراییەوە. ئایا ئەم ئامانجانی من ئەبێ هەمویان بە یەک ئاراستە بڕۆن؟ کاتێک ئەڵین بە یەک ئاراستە بڕوە ئەویش ئەوەیە ئایا من ئێستا باری ئێستام چۆنە؟ ئێستا من کەسێکی چۆنم؟ لە هەموو ئەو ڕوانی کە باسمان کرد کەسێکی چۆنم؟ ئەی لە داهاتووە ئەمەوێت چۆن بم؟ لە گەیشتن لە ئێستاوە بەرەو ئەو داهاتووە پلانی کێوێ بۆی بگین بۆ ئامانجانی کە لە داهاتووەمانەیە. کاتە هەمیشەم پرسیارە لە خۆمان بکەین ئێستا باری ئێستای من چۆنە؟ وەرەقە و قەڵەمێک دابنێت لێسەری بنووسێ باری ئێستای من چۆنە؟ ئەی لە داهاتووە ئەمەوێت چۆن بم؟ لە ڕووی کەسێتیەوە کەسێکی چۆن بم؟ لە ڕووی زانستیەوە چۆن بم؟ لە ڕووی پیشەیەکەمەوە چۆن بم؟ لە ڕووی داراییەوە، لە ڕووی خێزانیەوە. کاتێککە ئەمە بۆ خۆی ئەنووسێت گەیشتن لەم خاڵی ئێستا بەرەو ئەو داهاتووی کە ئەیەوێت ئەمە پلانێکی استراتیجی ئەوێ بۆ گەیشتن بۆ ئامانجانی کە لە داهاتووە بە خۆی داناوە. کەواتە ئاڕاستی تۆ دیارەکە لە ژیانە ئایا تۆ ئەتەوێت بەرەو چۆ بڕۆی بەرەو چ ئاڕاستەیە بڕۆی.
هۆکار چییە وەکو جەنابەت فەرمووت کە بەشێکی زۆر لە مرۆڤەکان لێهاتوویەکانی خۆیان نادۆزنەوە یان بۆ من لێهاتوویەکان لە بەشێ لە مرۆڤەکانە ونن ئەم ڕێگایە کامەیە کە لێهاتووی مرۆڤەکان پێشچاو بخرێەوە مرۆڤەکان هەست بەو لێهاتووی وتوانە و بڕیارانەی خۆیان بکەن کە لە ژیان یان لە بوون و بنیادی خۆیانە هەیەە بڵێ طبعا مەیەکێکە لەو پرسیارانی کە زۆر جار ڕوبەڕووی ئێمە بێتەوە کوڕاهێنەر ئەوی شوەیە جارێ بەشداربووە گێت بۆ دەورەیەکەڵێ باشە من ئەگەر هاتم بەشداری ئەم خولەم کرد باشە من هیچ نازانم چۆن ئەتوانم لە لێهاتوویەکانی ژیان تێ بگەم چۆن ئەتوانم خۆم بدۆزمەوە چۆن ئەتوانم داهاتوی خۆم دیاری بکەم یعنی مە دائما پرسیاری ئەو کەسانن کەیان بەشداری خولەکانمانەکەن طبعا توانە و لێهاتووی چ کاتێکە دۆزرێتەوە ئەو کاتەیە کە تۆ بگەڕی بەناخی خۆتە بۆ نمونە هیوایەتت چی بۆ لە مناڵیەوە یاخود خۆزگا خولیاکانی تۆ چی بۆ ئەتەوێ لە مناڵیەوە تا ئێستا کۆمەڵێک شت هەبووە کە ئەوی ئیشانەت کردووە تاقەیەکی زۆر خۆتت تیا بەکارێناوە کە تاقەکانی خۆتت تیا بەکارێناوە خۆتت دۆزیوەتەوە تایە یعنی ڕغبەیەکی زۆرت هەبوو بۆ ئیشە تەمانەمەیەکێکە لە ڕێگەکان بۆ دۆزینەوەی توانە و لێهاتوویەکان توانە و لێهاتووی کاتێک کە پێڵین تۆ خەونت چیە لە ژیانە ئەتەوێت چی بەدەستبێنی هەر بۆ خۆی ئەوەی کە ئەو خەونانی کە هەیەی لە ژیانە چۆن بۆی بکەین بە ئامانجێکی استراتیژی کاتێک کە وردە بەرەو ئامانجەکەی ئەڕوا کەوتم لە بوارەکانی ژیانە ئامانجدا ئەنێ کاتێک کە ئەوێ بەرەو ئامانجەکانی بۆ ڕاستەیرەکە توانە و لێهاتووی زۆرە بۆ نمونە پێشتر ئەیوت من ناتوانم فێری زمان ببم من توانایی لەبەرکردنم نییە توانایی یان قوتابیە گێ دەڵێ من توانای سعیکردنم نییە من لە فڵان دەرزا باش نیم ئەمە چێشتا توانەکانی خۆی نەدۆزیوەتەوە نەشی توانی و بیخاتە گەڕ بەڵام کاتێک کە ئیخاتە گەردووە ئامانجێک بۆ خۆی دائەنێ کە من ئەم ساڵ ئەمەیە بۆ دەرەجەیە بگەم یاخود ئەم ساڵ ئەوەنە یعنی وام لێبێ بە زمانی نیزی قسە بکەم یاخود ئەم ساڵ ئەمەوێ ئەم ئیشە بکەم و بەدەستی بێنم کاتێک کە بەتایبەتی ئەیەوێت ئەو ئیشە بکە ناچارە بێ هەرچی توانەکانی خۆی بیخاتە گەڕووی ئەو کاتێ ینی تووشی سەرسوڕمانە بێ لە خۆی ئەڵێ باشە من ئەم هەموو توانایم هەبوو بە خۆم نەزانیوە کاتە ئەگەر پێشەوەی ئامانجەکەت هەبێ تواناکان هەیە بەڵام نایبینی ئەنی نایدۆزیتە ئەو توانای لە خۆتە بەڵام بەبوونی ئامانج تۆ تواناکانتی بۆ خەیتەگەڕ کە خستە گەر سێرەکەی تۆ توانایکی لە ڕاودەبەدەرە هەیە چکە سامو توێژینەوەکان باز لەوەکەن یانیڵەن مرۆڤ تواناکەی لە ڕادەبەدەرە بەڵام نازانێت چۆن بەکاری بێنێ بۆیە خولی ڕاهێنان چۆن بەکاری بێن چۆن لێهاتوویەکان بخەینە کار وەکڵێ بیخەینە گەڕ سوود بەخش بن بۆ ژیانی خۆمان طبعا یەکێک لەو شێوازانی کە تۆ توانات لێهاتووەکانی تێ خەیتە بەگەڕ و ئەیدۆزیتەوە سەرەتا و دوای خەیتە گەڕ خولەکانی ڕاهێنانە لە خولەکانی ڕاهێنانە مرۆڤ یعنی ئاشنا ئەبێ بە کۆمەڵێک لەو توانانی کە هەیەی یعنی ئەگەر پێشەوەی بەشداری خولێ بکە هەمە هەمووشە بە بەشداربەکانی خۆمان بەم شێوەیاڵین ئەڵین پێشەوەی بێتە ناو خولەکە سەری ژیانی خۆتکە ئێستا چۆنی بەڵام دوای ماوەیەک لەو دەوراتانی کە لای ئێمە بۆ نمونێمە قۆناغمان هەیە یعنی کەسێک نایەتە لای ئێمە تەنها یەک دەورە بخوێنە سێ ڕۆژ و بڕوا و ئیترخوا حافیزونەی بینینەوە ئێمە کە هەر بەشدار بێگێتە لای ئێمە ئەو مەرجەمان هەیە لەگەڵی ئایا ئەتوانی قۆناغەکانی کە داماناوە لە گروپەکانی سمارتا و قۆناغانە ببڕی کاتێک کە قۆناغەکانە بینی و ئامادەکاری خۆی تەواو پیشانەیە کە بەڵێ ئەتوانمە قۆناغانە ببڕم هەر قۆناغێک لای ئێمە 5 مانگە خایەنێت کاتێک یەک 5 مان لای ئێمە بەردەوامە بێ لە خولەکان لە خولی ڕاهێنان پێش خولەکە ئەڵین هەڵسەنگاندنێ بۆ خۆت بکە ئەی دوای خولەکە دوای ئەو 5 مانە چ گۆڕانکاریەک لە تۆیا ڕوویە ئەو کاتێککە ئەبینێ گۆڕانکاریێکی زۆری تیا ڕوویەوە ینی پێشتر نێتوانی کۆمەڵی ئیش هەیە بیکە بەڵام ئێستا زۆر بە ئیرادەوە ئەتوانی بیکە ینی خۆی سەری لە خۆی سوڕەمێنێ من چۆن توانیم ئەم نیشانە بکەم من چۆن توانیم توانەکانی خۆم ئەمەنە بەرزکەمەوە من چۆن توانیم کە شتانێک کە پێشتر مستحیل بوو بەلامەوە ئەمە بە هیچ شێوەیەک ناتوانم بیکەم بەڵام ئێستا فعلەن ئەتوانم و توانای کاری لەوە گرنگتریشم هەیە لێرەیە ینی کەسکاتی سەری خۆیەکەونە گۆڕانکاری لە ژیانیان ڕوویاوە ینی بۆی دەرەکەوێت کە بە خولی ڕاهێنانێکێکە لەو شتانی کە مرۆڤ توانەکانی خۆی تیا دۆزێتەوە و هەروەها بەکاری شێنێ بۆی ئەڵین خولی درێژخایەن ئەمە یەکێکە لەو میکانیزمانی کە ئێمە توانین وا لەو مرۆڤانە بکەین کە ئاشنا بن بەوەی کە ئامانجێکیان هەبێ لە ژیانە لە پێناوی ئامانجەکانیان نابژین هەر کاتێ مرۆڤ لە پێناوی ئامانجا ژیا چونکە ئێستا لە جیهانە ئەوترێک گرانترین شت لە جیهانە یاخود پڕبەهاترین شت لە جیهانە چییە ئەویش ئەوەیە دیاریکردنی ئاڕاستەیە لە ژیانە تۆ بزانی لە ژیانە بەرەو کێ ئەڕۆیت ئەمە کاتێک کە مرۆڤ لێی نەبێ لە ژیانە یعنی تامی نامێنێت چێژ لە ژیان نامێنە خۆشی نبینێ لە ژیانە چکە نازانێت لە ژیانە بەرەو کێ ئەڕوە بەڵام کاتی ئاڕاستەیەکی بۆ خۆی دۆزیەوە طبعاً ئامانجی استراتیژی ئێمە یعنی چی ینی دیاریکردنی ئاڕاستە لە ژیانە یعنی بڵین داهاتوویەکی دوور کە تۆ ئێستا لە نزیکەوەی بینیت بۆ نمونە تۆ ئێستا لێرەیت خۆت ببینی لە داهاتووە
بۆ نمونە بڵێن کاک ڕیاز ئێستا بەڕێزت دوای 10 ساڵی تر خۆت ببینە لە هەموو لایەنەکانی ژیان و چەند گۆڕانکاری بەسەر تۆ هاتبێ کاتێککە ئەو خێنە ئەو حاڵەتەی کە خۆت ببینی لە داهاتووە بە تەواتی هەستی پێ بکەی دوای کاتێکیتەوە ئێستات بینینی ئەو داهاتوو ئەوەنە کاریگەر بولات ئەوەنە هەستت پێ کرد ئەوەنە بەتام بوو ئەوەنە چێژی پێبەخشیت واد لێرەڵی لە پێناو گەیشتن بۆ داهاتووەیە چیم لە توانای هەبێ ئەیکەم بۆیە یعنی ئامانج یعنیکە یەکێکە لەو شتانی کە بەهای ئینسان زۆر بەرەو ینی یەکێک بڵین پڕبەهاترین شتە لە ناو ژیانی مرۆڤ زۆر باشە دوای باز لەوەکەم کە چۆن ئامانجەکان دیاری بکەین باس لە داهاتوو کە من یەکێک لەو پرسیارانەی کە نووسی بووم وازهێنان لە ڕابردوو بیرنەکردنەوە لە داهاتوو ئەمە تا چەند هۆکارە بۆ سەرکەوتنی ئامانجەکان تا چەند هۆکارە بۆی کە مرۆڤێکی ئامانجدارمان دەستکەوێ خەم خواردن لەو تەمەنی کە ڕابردووە لەوەی کە نەمانتوانی و شەهادەیەک بێنین ژیانی هاوسەرگیری پێکەوە بنین یان بۆمنە لە ڕووی سەرۆت سامان و زانستەوە دەوڵەمەند بین و پلاندانانیش بۆ داهاتووە کە خۆمان دەستمانتیایانە خۆمان ناتوانین بۆمنە بەیانی بۆمنە ژیان بەرنامی بۆ دابنین ئەمە تا هۆکارە یام جەنابەت لە چه ڕوویەکەوە باست لە داهاتوو کرد مرۆڤی سەرکەوتوو ئەبێ چۆن تەعامل لەگەڵ ڕابردوو داهاتوو بکات لەو نێوانە بێتە خاڵێک وەکو مەحویەڵێ نەسیحەت بێ کوڕی ئەمڕۆ بە ینی بەس بۆ ئەمڕۆ بژی جەنابەت بۆ ئەمە چیەڵی طبعا ئێمە هەمیشە کاتێکە باسی ڕابردووەکەین ڕابردوو ئەزمونێکە ئەبێ بێ بە ئەزمونێک بەرەو سەرکەوتنمان بەرێ نەک ئەزمونێ بێ بەرەو شکستمان بەرێ یان چونکە بیرکردنەوە لە ڕابردوو بە دوو شێواز ئەبێ بۆ نمونە ئێستا گەر دانیشت بیت بیر لە شکستەکانی ڕابردوو بکەیتەوە خەفەتی پێ بخۆی ئەمە واد لێکە ناتوانانی هەنگاو بەرەو داهاتوو بنیت ینی ئەمڕۆت ئەبێ بە خەفەت خواردن لە ڕابردوو سبەینێشت توانای هەنگاونانت نابێ بەڵام ئەگەر ئێمە بە شێوازی بیرکردنەوەکانمان بگۆڕین ئەگەر شێوازی بیرکردنەوەکانمان بۆ شێوەیە بێ ڕابردوو ئەزمونێکە بۆمان ئەگەر شکستمان تیا هێنابێ ئەبێ بە ئەزمونێکە جارێکتر دووباری ناکەیتەوە لە داهاتووە ئەگەر مامۆستایەکی سوود بەخشیش بووە لە ڕوانگەیەوە بەڵێ کە جارێکی تر هەڵەکانی خۆمان دووبارە نەکەین بەتەکید یعنی وەکو بەڕێزت فەرموو ئەبێ بە مامۆستایەکی سوود بەخش بۆت کە تۆ ئەم هەڵانت کردووە جارێکتر دووباری ناکەم و ئەزمونێکی سەرکەوتن یعنی چکە حتا ئێمە لە چارەسەری کێشەشە بابەتێکمانەی پێڵین چۆن کێشەکانمان بکەین بە ئەزمونێ بۆ سەرکەوتن چکە هەموو مرۆڤێک کێشەیە بەسەریە هەموو مرۆڤێ ناڕەحەتیە بەسەریە یعنی ئەمە شتێک نییە بڵێ هیچ مرۆڤێک نییە ناڕەحەتی لە ژیانیا ڕوبەڕووی نەبێتەوە شتی وامان لە ژیانە نییە بەڵێ بەدڵ نیایە چکە ژیان داری ابتیلا ینی هەموو ابتیلاکان ڕوبەڕووی مرۆڤەکانە بێتەوە بەڵام ئەی مرۆڤی سەرکەوتوو فەرقی چێ لەگەڵ ئەوی کە سەر ناکەوێت ئەوی شەوەیە مرۆڤی سەرکەوتوو ئەمە بە ئەزمونێکی سەرکەوتن نەبینێ بۆ خۆی ئەو مرۆڤانشی کە بەرەو شکستە ڕۆن هەمیشە بیر لەواکەنەوە ڕابردویان چەند خەفەتە ڕۆژانەدا ئەنیشن خەفەت بۆ ڕابردویان نەخۆن کاتێک کە خەفەت بۆ ڕابردووت خوارد توانای هەنگاونانت نییە بەرەو داهاتوو بۆیە ئێمە بەم شێوەیە لەگەڵ بەشداربووانە بەم شێوەیە ئەڵین ڕابردوود ئەزمونیەکە ئەمڕۆت لە بەردەستایە ئەمڕۆ ئێمە ئەبێ ئەمڕۆ چی بکەین لەم ڕۆیە پلانی داهاتوومان هەبێ لەم ڕۆیە ئەژین ئەوەی کە یعنی لەحزە بە لەحزەی ژیان بژی وەکو چۆن دکتۆری براین فەقێ بە ڕەحمەت بێ ئەفەرمێ هەموو ساتەکانی ژیانت بژی وابزانە کۆتا چرکە ساتی ژیانتە ئەڵێ بە ئیمانەوە بژی بە خۆشیەوە بژی بە خۆشەویستیەوە بژی نرخی ئەم چرکە سادانی خۆت بزانە لەم ڕۆیە بژی بەڵام کە لەم ڕۆیە ئەژیت داهاتووتت لە بەرچاو بێ چکە ئێمە نابێ هەر ئەم ڕۆمان لە بەرچاو بێ کورد بین ئەبێ کاتێک کە لەم ڕۆیە ئەژیت داهاتوومان لە بەرچاو یعنی داهاتوو بینێکی بەتوان نابین بۆیە لە پلانە ئەمڕۆت هەنگاوەکانی ئەمڕۆت پێڵێ بەڵام داهاتوویەکی ڕوونی شت لە بەرچاو بێ هەمیشە هەنگاوەکانی ئەمڕۆت بەرەو داهاتوە ڕوونەکەت بەرێ بەڵێ تریفەخان پرسیارێ بکەم ئێستا کاتێک کە خوشکێک سەیری ئەم بەرنامەیەکە و جەنابە دەبینێ کە بە گەشتبینی و بەڕووخۆشیەوە وەڵامی پرسیارە دەیتەوە پێت وایە کە زۆر سەرکەوتوی لە ژیاندا کاتێک کە ئەو بووە بەژێر دار و پردووی ژیانەوە بووە بەژێر دەیان کێشەوە لە زەواجا شکستی هێناوە لە خوێندنا شکستی هێناوە لە معاش و بۆمونە تاعین بوونە ڕووخاوە هەمیشە لە تانە و تەشەری دایک و باوک و خوشک و برا براژنە ئەتلێتەوە لەوەچ لە دوورەوە بڵێ ئەگە تریفەخانیش بێتە شوێنی من بە هەمان شێوەکو من ئەڕوخێ بە هەمان شێوەکو من دەستبەرداری ژیان ئەبێ ناتوانێت هیچ ئامانجێ دابنێ با تۆ بخینە شوێنی ئەو خوشکە یام ئەو تاکەی کۆمەڵگە تۆ چۆن لە نێو ئەم دار و پردوی ژیانەوە جارێکی تر وەکو چۆن ناوکە تۆوێک بەو ناسکێ لە نێو ئەم خاک و ڕقای زەویەوە دێتە دەرەوە سەر لە نوێ ژیانە بەخشێتەوە ئایا مرۆڤ دەتوانێت لە نێو ئەم هەموو دوژمنانە ئەم هەموو
بربەستەی ژیانە جارێکتر هەڵسێتەوە وەڵامی ئەم پرسیارەکەت زۆر جوانە. ینی ئێمە خۆمان ئەزانین کە کۆمەلگەی ئێمە بە ناڕەحەتی زۆر تێپەڕیوە کە ئێستاش ناڕەحەتیەکان و قەیرانەکان هەر بەردەوامە هەر لە ڕووی قەیرانی دارایی و سێریکەی لە ڕووی قەیرانی سیاسی و سێریکەی حتا لە ڕووی کێشە کۆمەڵایەتیەکان و سێریکی وڵاتی ئێمە بە دەرنیە لە هەموو ئەم کێشە و ناڕەحەتیانە. طبعاً هەرێکە لە ئێمە ڕوبەڕووی ئەو کێشە و ناڕەحەتیانە زۆر بۆتەوە لە ژیانە. بەڵام ئەگەر بێت و ئێمە بم شێوازە بیر لە ژیان بکەینەوە تێڕوانینی ئێمە بۆ ژیان بەم شێوەیە بێ هەمیشە بڵین قەیران هەیە هەمیشە بڵین ناڕەحەتیەکان زۆرە. ئایا ئەگەر هەمیشە بەو شێوەیە بیرکەینەوە ئایا ئەتوانین بەرەو پێش بڕۆین هەر ئیرادی خۆشمانە ڕوخێت هەم ناشتوانین هەنگاوێک بەرەو پێش بڕۆین. بۆیە کاتێک کە ئەڵێن ئەزمموی کەسە سەرکەوتوەکان ئەگەر بڕۆی سەری چیرۆکی کەسە سەرکەوتوەکان بکەی هەموو ژیانیان لە ناڕەحەتیە لەو پەڕی ناڕەحەتیە بەرەو سەرکەوتون ڕۆشتون. ینی لەو پەڕی ناڕەحەتی و بێتاقەتی و بێهیوایی و بە ئیمەدیە بەڵام توانیانە بەرەو سەرکەوتن بڕۆن. بۆیە ئەزمموی کەسە سەرکەوتوەکان ئێمە ئەتوانین لەوانەوە زۆر سوود وەربگرین. طبعاً مایکل هارت کتێبێکی هەیە بە ناوی 100 کەسی سەرکەوتوو لە هەموو جیهانە کە نووسەرێکی ئەمریکیە. کاتێککە باسی 100 کەسی سەرکەوتووەکە لە هەموو جیهان یەکەم کەس کە باسیەکە باسی پێغەمبەر صلی الله علیه و سلمەکە. باشە ئەگەر ناڕەحەتیەکانی سەری ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە یەکێک دیراسی سیرەی پێغەمبەری مەزنمان بکە صلی الله علیه و سلم. باشە ژیانی بە چەند ناڕەحەتیات تێپەڕی ئێمە ئەوانە نابێ بە ئەزمموێ بۆ ئێمە کەواتە ئێمە هەموو کەسە سەرکەوتوەکان هەموو ئەو کەسانی کە توانیویانە تامی سەرکەوتون بکەن لە ژیانیانە سەرکەوتن هەمووی بە گوڵ و گوڵزار نەچێنراوە هەمووی بە ناڕەحەتی بووە هەمووی شکستی یەک لە دوای یەک بووە هەمووی خەفەت و قەیران و قەیرانەکانی یەک لە دوای یەک و ناڕەحەتیەکانی ژیان زۆر بووە بەڵام ئەو کەسانە توانیویانە لەو ناڕەحەتیانی ژیانە دروستکاریەکی هیوا بدۆزنەوە ئەمەلێک هەبێ کە لە ژیانیانە بەرەو پێشیان بەرێ ئەمە وای کرد ئیرادەیان بەقوت بێ کاتێککە ئیرادەی بەقوت بوو مرۆڤ ناڕەحەتیەکان تا هەتایی نییە بۆ هیچ کەسێک یعنی ئەمە ئەوە لە مێشکی خۆمانە دابنین ناڕەحەتیەکانی ژیان هەتایی نییە بۆ مرۆڤێک تا ماوەیەکی ژیان لەوانێ ناڕەحەتی بەسەرا بێ بەڵام ئەمە کۆتایی ژیانی نییە بە ئیرادەی بەرز ئەتوانێت زاڵ بێ بەسەر ناڕەحەتیەکانە بۆ نمونە ئێمە شتێکەکەین هەمیشە لە ئەوەی کە بابەتەکەمان باسی ئامانجە هەمیشە شتێکەکەین ئەڵێن چوارگۆشەیەک بۆ خۆت دروستکار کەسێکێ لای ئێمە خاڵە بەهێزەکانی ناخی خۆت بنووسە دوای خاڵە لاوازەکانی شت بنووسە طبعاً خاڵی بەهێز و لاواز ناخی خۆمانە خودی خۆمان یعنی خۆمان سەیتەرەمان هەیە بەسەریا کاتە کاتی خاڵی بەهێزی خۆیان نووسێت طبعاً هیچ مرۆڤێک نییە بڵێ خاڵی بەهێزم نییە هەموو کەس خاڵی بەهێزی هەیە بەڵام ئەبێ بزانێ خاڵە بەهێزەکانی چییە ئێمە هاوکارێ بین هەتایی دۆزێتەوە خاڵە لاوازەکانی خۆشیان نووسێ دوای ئەوە لە چوارگۆشەکەی دوای خوارەوەیە ئەو فرسەتانە چییە کە لە ژیانە هەن بۆ هەر مرۆڤێک لەگەڵ ئەو کۆسپ و ڕێگریانە چییە کە یەتە ڕێی هەر مرۆڤێک طبعاً کاتێک کەسمان هەیە کاتێککە کۆسپەکانە نووسێ یاخود ڕێگریەکانی ژیان نووسێ کۆسپەکانی زۆرە لەوەی کە کۆسپەکانی زۆرە فرسەتەکان لە دەسەیە ینی فرسەت هەیە لە ژیانە بەڵام زۆر جار بوونی خاڵی لاواز و بوونی کۆسپ و ڕێگرەکان زۆر جار فرسەت لە کیس مرۆڤەکانیان ئەگەر بێت و ئەم مرۆڤە ئیش لەسەر خاڵە بەهێزەکانی خۆی بکە طبعاً هەتا خاڵی بەهێزت زۆر بێ بە ئاسانتر ئەتوانی بەسەر کۆسپ و ناڕەحەتیەکانی ژیانە زاڵبی ئەگەر دوور بە خاڵی بەهێزت لە دەزیە خاڵە لاوازەکانت زۆر بوو کۆسپ و ڕێگریەکان زاڵە بێ بەسەرتا یعنی ئەگەر بڵین ئەمەکو ترازوەیەک وابێت تای ترازوەیەک وابێ ئەمە خاڵە بەهێزەکانت بێ ئەمە کۆسپەکانی ژیانت بێ حتا خاڵی بەهێزت یعنی قورس بێ گەورە بێ زۆر بە ئاسانی خاڵە کۆسپ و ناڕەحەتیەکان ئەتوانی زاڵبی بەسەریە بەڵام ئەگەر دوور بە خاڵی بەهێزت کەم بوو کۆسپ و ناڕەحەتیەکان زاڵ ئامانجە دروستەکان کامانن چۆن بیان ناسینەوە کێ ئامانجی دروست بۆ ژیان دانێ ئەوەی کە بۆ ژیانی من پێویستە ئامانجی دروست دابنێ خۆمم یان بۆ من کۆمەڵگەیە دایک و باوکە خەڵکانی دەوروبەر من کێ زۆر ئەرکی بەسەرمانەوە هەیە لە دانانی ئامانجە دروستەکانە طبعاً ئامانجی دروست ئەوەیە ئەو ئامانجە بێ کۆمەڵی مەرجی تیابێ کاتێکەمە باسی ئامانجەکەین ئامانجە بێ کۆمەڵی مەرجی تیابێ یعنی بڵین سمارت گۆڵز بێ ینی سمارت یعنی ناوەکەی بەخۆیەوەتی هەر ئامانجی زیرەک ئەویش ئەوەیە ئەبێ ڕوون بێ ئەو ئامانجی کە تۆ ئەتەوێ چی بەدەستبێنی ئەتەوێ بەرەو چۆ بڕۆی کاتێک کە ڕوونی ئامانج ئەوەیە یعنی تۆ بزەبت بزانی چیتەوێ لە ژیانە یعنی چەنەها کەس هەبووە و توتی من ئامانجم داناوە بەڵام نەگەشتم بە ئامانجەکان لەبەرەوە ئامانج هەمووی قسەیە و هیچی بەدینات باشە ئەڵین ئامانجەکەت بزەبت چی بوو ینی خۆشی بە تەحدید نازانێت چێوێ لە ژیانە
هەڵی وڵی من زۆر شتەمەیە بەدەست بێنم ئاخر ئەو زۆر شتە شتێکیانم پێ بڵە بزەبت ئەتەوێ بەچی بگەی لەبەرەوە ڕوونی ئامانج کە بزەبت خەریتەکەی و لە بەرچاو بێ ئەمەیە بەچی بگەم ئەمەیەکێکە لە مەرجەکانی ئامانج دوو هەم ئەبێ کاتی دیاری کراو بێ بۆ نمونەمە مەرجی ئامانجی دروستە ئەبێ کاتم دیاری کرد بێ بۆ نمونە کەس هەبواڵێم منەمەوێ فێری زمانێک ببم بۆ نمونە زمانی ئینگلیزی با بڵین ئەمێ فێری زمانی ئینگلیزی بم باشە تاکەی ئەتەوێ فێربی ئەی باشە تۆ هەر بڵێ ئەمێ فێری زمان بم ئەمێ فێری زمان دوای هەر پێی ناگەی ئەبێ بزەبت بڵێ لە ساڵی ئەوەنەی 2000 ئەوەنەیە من بە تەواتی فێری ئەو زمانە ببم کاتێک کە سەقفێکمان بۆ دیاری کرد کاتێکمان بۆ دیاری کرد ئەو کاتە تۆ هەڵی لەو کاتیا بێت پێی بگەی کۆتایی بە ئەنجام گەیاندن یان بە ئەنجام گەشتن یان لە دەستپێکردن طبعاً خاڵی دەستپێکمان هەیە خاڵی گەیشتنیشمان هەیە کەی دەست پێ بکەم کەی بگەم بە دەستپێکەکە ئەمڕۆ ناسبەی سبەی نادوو سبەی بەڵام کێشەکە ینی مرۆڤ ئەمڕۆ ناسبەی و دووسبەی و دەی دوای ئەیکەم و ساڵێکی تریکەم طبعاً ئەگەر تۆ وابکەیەوە ئامانجی دروست نییە و هیچ کاتێک بۆ تەمەنی مرۆڤ تەنها دەگەل لە 6 ساڵیشدا بێ درەنگ نییە بۆ گەشتن بە ئامانج و خولیای خۆی هەر ئەوەنەی ئیرادەت هەبوو دەست پێ کرد زۆر بە ئاسانی بە ئامانجەکانەگەی بەس بە شەرتی ئەو مەرجانی تیا بێ کە ڕوون بێ وازح بێ کاتی دیاریکراوی هەبێ پەیوەست بێ بە خۆتەوە باسی خۆت بکە ئیرادەیەکی بەهێزت هەبێ بۆ بەدیهێنانی ئامانجەکەت توانای بەدیهێنانی شتێکی ماکیاڤیلی هەیە دەڵێ بۆ گەشتن بە ئامانج هەموو شێوازێکی کار ڕەوایە تەمان ئەمە قسەیەکی وەکۆ لە بواری فەلسەفەی سیاسی دڕندایەتێکی بەرەو وڵاتانی جیهان کردوێتەوە ئەم هەموو شەڕانگێزی و کشت و بڕێی کە هەیە هەمووی بەرهەمی لەوەی ئەم قسەیە کە زۆربەی دیکتاتۆرەکان لەسەر ئەم فەلسەفەکەی ئەوەڕۆن بەڵام ئەمە بۆ ژیانی تاک تا ڕادێ ناتوانین بڵین هەموو شتێک ڕەوایە یان تۆ بێ ئەو ڕێگا دروستانە هەڵبژێری کە ئەوگەێنێ بە ئامانجەکەت چکەگە ڕێگایکی دروست هەڵنەبژێری یعنی گەیشتن بە هەر وەسیلەیەک هەر غایەک بڵێ هەموو وەسیلەیەک بەکارێنم بۆ ئەوە ئەبێ ئەو وەسیلەکان دروست بێ ئەو هۆکارانی بەکارێنی بۆ گەیشتن بە ئامانجەکەت هۆکارێکی دروست بێ هەم لە ڕووی دینیە و شەرعی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ینی بۆ نمونە ئامانج ئەبێ ئەو ئامانجێکی ئیجابی بێ ینی ئەرێنی بێ نەک نەرێنی ئەنجە دوایەوەش گەیشتن پێی هۆکارەکانی گەیشتن پێ بێ هۆکارێکی ئەرێنی بەکاربێنی دروست بێ ئەگەر هەر هۆکارێ بەکاربێنی بەستە پێنەوە گەیشتن بە ئامانجەکەیە وەکو خۆت فەرمود شێوازێکی دڕندانە ئەوە یعنی هەر دوورە لە کۆمەلگا ئەو کەسە بە کەسێکی سەرکەوتوش ئەژمار ناکرێت حتا کاتێک کە ئەگەشت بە ئامانجەکەی تام و لەزەتی ئامانجەکەی نابینێ طبعاً خۆی ئامانج بۆچی چیە بۆ چی دایەنین بۆی هەست بە سەرکەوتن بکەیت بۆی ئاسوودەیت بۆ بێنێ بۆی بەختەوەریت بۆ بێنێ ئێمە بیرمان نەچێ ینی کەسێک کە ئامانجدانێ لە ژیانیا تەنها لە پێناو ئامانجەکەیان نییە کە بگا بۆ ناوێکی سەرکەوتوی هەبێ بۆ ئەوەیە کە خۆشبەخت بێ بۆی ئاسوودە بژین جیاوازیەکی کەسی ئامانجدار کەسێک کە پلاندانێ ئامانجدانێ بۆ ژیان و بۆ داهاتووی خۆی لەگە کەسێکی بێ ئامانج و بێ پلانە ئەم دوو کەسە چۆن بەراورد بکەین ئەم دوو کەسە وێناو سیمایان لە کۆمەلگەدا چۆنیە چۆن ژیان بەڕێەکەن چۆن کاتەکانی خۆیان بەسەرە بن تاوان جیاوازەکە زۆر ڕوون و ئاشکرایە کەسێک کە ئامانجی هەیە یەکەم کاتی بۆ گەڕێتەوە دووهەم بەرهەمی زۆرە لە ژیانە هەسەری کەسێک کە ئامانجدار بێ کەسێکیش بە ئامانج بە سەری بەرهەمی ئەم دوانەکە ئەو کەسی ئامانجی هەیە خاوەن بەرهەمێکی زۆرە لەو بواری کە ئامانجی بۆ خۆی داناوە بەرهەمێکی زۆری هەیە بۆ نمونە گەر نووسەر بێ خاوەنی کۆمەڵە نووسینی زۆر بەهێزە توانێتی کۆمەلگایەکی باش ڕۆشنبیر بکە هەم کاتی بۆ گەڕاوەتەوە طبعاً یەکێک لە سوودەکانی دانانی ئامانج و پلان بۆی ئەویشەوە کاتت بۆ گەڕێتەوە یعنی ئەو شتێک کە دادناوە لە ماوەی 4 ساڵە بیکەی بەڵام ئەگەر ئامانجەکە دڕون بێ پلانێکی باشت بۆ داناوێ دانێت لە ماوەی 2 ساڵە بەدی بێنی ئەی 2 ساڵەکەی ترۆک وایە کاتت بۆ گەڕابێتەوە خاوەن کەساتێکی بەهێزە لە ناو کۆمەلگایە ئەزانێت چی ئەوێ لە ژیانە طبعاً ئەو مرۆڤانی کە بزانن چیانەیە لە ژیانە زۆر فەرقی هەیە لەگەڵ مرۆڤێک کە نەزانێ بەرەو کۆڕوە هەموو جارێک باسیێوا کرێ لە کەسێک کە ئەڕوات لە ڕێگایەکی دووڕیانێکا بێ بەرەو چۆ ئەڕوا کاتێک کە پرسیار لە دەوروبەرەکەی کە ئەم ڕێگایانە بەرەو چۆ ئەڕۆن ئەوانش پرسیاری لێکەنن تۆ بزەبێت ئەتێ بەرەو چۆ بچی ئەڵێ نازانم بەرەو چۆ بڕم ئەڵێ گەر دەی نازانی هەر ڕێگایەکیان بگری بۆ تۆ دروستە بەڵام کەسێک بزەبێت بزانێ بۆ چۆڕوە یەکسەر ئەیگەنێتە ئەو شوێنە ینی کات بە فێڕۆنایە لەوەی کە بگاپی بۆیە کاتێکە بینی گەنجێکە بینی خاوەن ئامانجە لەگەڵ کەسێکە کە تەمەنێکی زۆری بەڕێ کردو هیچ ئامانجێکی نییە سەرەکی ئەم گەنجە کۆمەڵی بەرهەمی زۆری هەیە کە ئەوی تر نەیتوانیەوە بە نیوەی ئەمەش بەرهەمی هەبێ بۆیە جیاوازەکە لە نێوان ئەم دوو کەسەیە زۆرە جیاوازەکە زۆرە هەموو دەوروبەر هەستی پێەکە هەم خۆی کەسێکی سەرکەوتووە ئەتوانێت بەرهەمی شێبێ بۆ دەوروبەرەکەی دەستی کەسانێکی تریش بگرێ و سوودمەندیان کە بەڵام ئەوەی تر خۆی یاوەتە دەست قەدەر و ڕۆژگار و دوایش گلەی لە شانسی خۆیەکە ئەبێ بە باریش بەسەر کۆمەلگاوە
کەواتە ئێمە ئەتوانین مرۆڤە بێ ئامانجەکان مرۆڤە بێ پلانەکان مرۆڤە ڕووخاو و ناسەرکەوتوەکان بە ئامانج هەڵسێنینەوە مرۆڤە ڕووخاوەکان هەڵەستنەوە لە کۆمەلگاوە چۆن چۆنی ئەم مرۆڤە ڕزگارکەین لەم بێ ئامانجی و بێ پلانەی خۆی. طبعا ئەمە زۆر ئەم هۆشیاری لە ناو خەڵکا بڵاوکەین و دەستی هەموو کەسێک بگرین کە بێ ئامانجەژی لە ژیانە. طبعا زۆر قورسە کاتێک کە کەسێک بە ڕۆژانە کاتی خۆی بە فیڕۆەیە و بەبێ ئامانجەژی تۆ بێ باسی ئامانجی لا بکەی ئەویش لەوانەیە زەد چەند جار ڕوبەڕووت بێتەوە بڵێ من لە وڵاتەیە چ ئامانجێ بۆ خۆم دانم کە وڵاتەکەم خۆم نازانم بەرەو کوێ ئەڕوا. بەڵام ئەکاتێ ئێمەی دەستی ئەمانە بگریت و ئامانجی بۆ دابنەی ئیرادەی بەرزکەیتەوە کە هەست بە ژیان بکە لە پێناو شتێکا بژی لە ژیانە ئەمە زۆر زۆر گرنگە. یانی ئەمە ئەرکەکەی هەر یەکە لە ئێمە قورسەکە. بۆیە یعنی ئەگەر بە بەرنامە بێ ئەگەر بە خولەکانی ڕاهێنان بێ ئەگەر بەچوونە ناو خەڵکە و قسەکردن بۆ خەڵک بێ ئەگەر بە سیمینارات و کۆڕ بێ پێویستەکە ئێمە تاک بە تاکی ئەم خەڵکانە لە ناو کۆمەلگاکەیە ئەژین یعنی وایان لێ بکەین کە ئامانجییان هەبێ لە ژیانە و بەرەو ئامانج بڕۆن چونکە ئەتوانین ئەوە بکەین. یعنی ئەگەر هەرێکە لە ئێمە هەڵسێ بە ئەوەی ئامانج بۆ 3 کەس بۆ 4 کەس دابنێ کاتێککە زین هەموو کەس ئەتوانین ئامانجیان بۆ دابنین. بەڵام ئەگەر خۆشمانە و ئیرادەیەمان هەبێ کە بتوانین ئەم خەڵکە هۆشیار بکەینەوە لەسەر ئەوەی کە ئامانجی هەبێ. طبعا هەر کەسێک کە تامی گەیشتن بە ئامانجی چەشت بێ زۆر بە ئاسانی ئەتوانێت بۆ کەسێکی تری باسکا و کەسێکی تریش بێنێ ئامانجی بۆ دابنێ. بەڵام ئەگەر خۆی بە تامی گەیشتن بە ئامانج نەگەیشت بێ قورسە بتوانێت کەسێ بێنێت و بیخاتە سەرەوەی کە ئامانجێکی هەبێ لە ژیانە. ریفەخان جیاوازی نێوان خەونەکان و ئامانجەکان لە چیدا؟ ئایا خەون لەگەڵ ئامانجا هیچ جیاوازیەکان هەیە لە نێواندایان وەکۆڵە هەردووکیان تەواوکەری یەکن؟ طبعا ئێمە کاتێک کە ئامانجدانی کۆمەڵە قۆناغە بڕیت یەکێک لەو قۆناغانە ئەوی شەوەی نووسینەوەی خەونەکانە. هەندێک کەس لی تێکەچێ لە بینی خەون و ئامانجە کۆمەڵی خەونی زۆر زۆری هەیە. بەڵام ئەم خەونانە وازانێ ئەمە خودی ئامانجەکەیە. دوای کاتێک خەونەکانی بۆ بەدینایەت دوایی ئەڵێ ئامانج بەدینایەت. خەون یەکێکە لە قۆناغەکانی گەیشتن بە ئامانج یەکێکە لە قۆناغەکان. طبعا نووسینەوەی خەون یەکێکە لەو شتانی کە کاریگەری لەسەر مرۆڤەکان زۆر زۆر دروستەکە. بۆیە ینی کە ئێستا گەر بەڕێزت بۆ خۆ دوایی تاقیکەیتەوە یاخود ئەو کەسانی کە گوێبیستی ئەم بەرنامێن و بینەری ئەم بەرنامێن بۆ خۆیان تاقیکەنەوە هەر ئەمڕۆ لە ماڵەوە ڕق و قەڵەمێ بێنن دەستکەن بە نووسینەوەی خەونەکانیان. خەون یعنی لە ڕادەبەردە دەتوانیت تۆ خەون بنووسیت 60 خەون 70 خەون 80 خەون ئەتوانین تا 100 و 200 خەون بنووسیت. کاتێک کە نووسینەوەی خەونەکان هەر بە نووسینەوەی ئەوەی کە تۆ کۆمەڵی خەونت هەیە کاتێک کە ئینووسیتەوە گۆڕانکاری لە ژیانی تۆیان ڕوایە. یەکێک لە ڕاهێنەرە گەورەکان و فەیلسوفەکانە ئەڵێ کاتێک کە دەسم کرد بە نووسینەوەی خەونەکانم هەر بە نووسینەوەکە هەستم کرد لە ژیانم گۆڕانکاریەکی تیا ڕوویە. جاوەرە ئەم خەونانە لە قۆناغی دووهەمی دوای خەونەکان ئێمە خەونەکان بە پێی مەرجەکانی ئامانج ئەیگۆڕین بۆ ئامانجی استراتیجی. کاتێک کە خەونە گۆڕی بۆ ئامانجی استراتیجی ئەبێ مەرجەکانی ئامانجی تیابێ. کاتێک هەیە لە مەرجەکانی ئامانج کە پێشتر باسم کرد ئەبێ ڕوون بێ و وازەح بێ و توانای پێوانەکردنی هەبێ و ژمارەیەک یا ڕقەمێکی تیابێ کاتێک کە تۆ ئەتێ بیکەیت و پەیوەست بێ بکاتەوە ئەوە پێشتر باسمان کرد. کاتێک کە مەرجەکانی ئامانجی تایە خەون ئەیگۆڕی بۆ ئامانجی استراتیجی بە پێی مەرجەکانی ئامانج کەواتە خەون یەکێکە لە قۆناغەکانی گەیشتن بە ئامانجی استراتیجی. ئەگەر پێشتر خەونت نەبێ ناتوانانی ئامانج بنووسی. ئەگەر خەونت هەبێ ئەبێ بچی بۆ قۆناغی دوای ئەوە خەونەکەم چۆن بگۆڕم بۆ ئامانجی استراتیجی. کەواتە با باز لە هەنگاوەکانی دانانی ئامانج بکەین. ئەو هەنگاوانە جەنابەت پێشتر لە وەڵامی پرسیارێک داماژت بۆ کردکەوە لە گروپەکانی خۆتان 5 قۆناغتان هەیە کە بەشدار بوو ئەو کەسی کە دێڕایەنانی پێکەن ئەبێ ئەم 5 قۆناغە بە ماوەیەکی درێژ بۆ کۆڵێ پراکتیکایان بۆمە بیخوێنێ. هەنگاوەکانی دانانی ئامانج چین بۆ ئەوەی مرۆڤێکی سەرکەوتومان هەبێ مرۆڤێکی ئامانجدار و پلاندانەرمان هەبێ بۆ ژیانی خۆی ئەو هەنگاوانە کامانن کە پێویستە ئامانجەکەی پێدا بنێ. بەڵێ طبعاً دانانی ئامانج لای ئێمە تەنها بەوە نییە کە بە قسەکردن بێ. ئێستا ڕاستە لەم بەرنامەیەکێک لەوانەیە گوێ بگرێت لە بەرنامەکە بڵێ باش ئێستا من دانیشم ئامانج نووسم. ئامانج لای ئێمە دەفتەرێکی تایبەتی خۆی هەیە کە دەفتەری پلانی استراتیجی تاکە کەسی پێڵین. ئەم دەفتەرە ئەین بە بەشداربووەکە هەنگاو بە هەنگاو لەگەڵ یاڕین. بۆ نمونە هەنگاوی یەکەم دیاریکردنی باری ئێستای خۆتە. ئێستا من چۆنم لە 8 ڕۆوە باری ئێستای خۆ دیاریەکەی. ئێستا لە ڕووی کەسێتیمەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی پیشەیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕۆحی عیبادیەوە دائەنیشیت خۆت دەستنیشانەکەی باری ئێستای من چۆنە. بۆ نمونە لەم لاپەڕەیە باری ئێستای خۆت دەستنیشانەکەی. لە داهاتووە ئەمێ بەکوێ بگەم پێشێ بگەینە داهاتوو ئەنووسینەوە تواناو لێ هاتوویەکانی ئێمە لە چیامە قۆنا هەنگاوی دووهەمە
دوای ئەوەی کە باری ئێستای خۆمان دەستنیشان کرد یەینە سەر ئەوەی توانا و لێهاتوویەکانی من لەکوێ توانا و لێهاتوویەکانی خۆت دەستنیشانەکەی بۆ نمونە لە فڵانشتا بەتوانام لە پێشوازیکردنی خەڵکا بەتوانام لە قەنەعەت پێکردنی خەڵکا بەتوانام یان کەسێکی تر بە پێچانەڵێ لە نووسینا بەتوانام لە بیرکردنەوەکانم زۆر باشە و زۆر پۆزیتیڤە ئەمانە هەمووی ئەنووسێ بۆ خۆی لێهاتوویەکانی ئەیت لە شتێکا لێهاتوویم هەیە بۆ نمونە لێهاتوویم هەیە لەوەی کە بتوانم ماڵ بڕازێنمەوە یاخود لێهاتوویم هەیە لەوەی کە بتوانم بەرنامەیە پێشکەشکەم لێهاتوویم هەیە لەوەی کە بخێنمەوە لێهاتوویەکان و توانەکانی خۆی هەمووی ئەنووسێ ئەی شارەزاییەکانی من چێ لە چیا شارەزام بۆ نمونە یەکێکەڵێ من لە بواری کۆمپیوتەرا زۆر شارەزام یەکێکەڵێ لە فێربوونی زمانە لە فڵان زمانە شارەزاییم هەیە یەکێکەڵێ لە پیشەیەکی دەستیا خەیاتی بێ هەر شتێ بێ ئەمانە هەمووی دیارەکی بخۆت دوای ئەوە یەنە سەر ئەوەی وتمان خاڵی بەهێزەکانم چین خاڵە لاوازەکانم چین ئەی ئەو کۆسپانە چین کە من تەوەقوعەکەم ببێ بە ڕێگر کاتێکە بەرەو ئامانجەکەم بڕۆم ئایا کۆسپەکە ماڵەوەمە لە ڕووی خێزانی و کۆسپم بۆیەتە پێشەوە یاخود لە کۆمەلگایە کۆسپێکم بۆیەتە پێشەوە یاخود پارە ئەبێ بە کۆسپێ بۆ من یاخود کات ئەبێ بە کۆسپێ بۆ من کەسێکم کات کەمە لە بەرما یا تەمەن ئەبێ بە کۆسپێ بۆ من کۆسپەکانت هەمووی دیاریەکەی فرسەتەکانی ژیانیش دیاریەکەی جاری وایە هەر کۆسپەکان عکسی ئەو کۆسپانە بۆ یەکێکی ترێ بێ بە فرسەت یەکێکی ترە لە وەڵامە فرسەتە پارەم هەیە فرسەتە کاتێکی زۆر بۆ نمونە تەخەڕوجم کردو تەعین نەبووم کاتێکی زۆر لەبەردەستمایە طبعاً با من بۆ گەنجانی خۆشەویستیش ئەمە بڵێم کاتێک کە ئەڵێ تەعین نابم ئەو بە کۆسپێکێ بێنە بەڵام ئێستا تاقی کراوەوە ینی ئەمە هەر بە خولەکانی خۆمانە بۆمان دەرکەوتووە کاتێک کە تەعین نابێت ئەوە فرسەتێکە لە بەردەستیا کە تواناکانی خۆی بخاتە گەڕ و ئیشێ بۆ خۆی بکە لەسەر پێکانی خۆی بۆستێ یعنی کە من ئێستا ئەم قسەیە بۆ بەڕێستەکەم ئەمڕۆ چەندین گەنج لای ئێمە بۆتە خاوەنی کار و پیشەی خۆی ئێستا ئەڵێ بەس نەبوو تەعین نەبووم ئەگەر تەعین بوومایە پابەند دەبووم بە معاشێکەوە ئەویش ئەگەر چەند مانجارێ بدرا بەڵام من هەر لە ئێستاوە ساوم لەسەر پێی خۆم و توانای بووم بە خاوەن توانای کارێکی خۆم ئەمەش فرسەتە لەوانێ بۆ یەکێکی تر کۆسپ بێ بەڵام بۆ یەکێکی تر فرسەتە ئەها تێڕوانینی تۆ بۆ کۆسپ و فرسەتەکان ئەگۆڕێ هەندێک کەس ئێسام گەرمایەکە بە کۆسپێ بۆ خۆی لە ماڵە دانیشتۆ هیچ شتێک ناکە ئەڵێ گەرمامە و کۆسپێکە لە بەردەمە ناتوانم بڕم بۆ سەریش ناتوانم کەم دەهەیە بە شێوازێکی تر نە ئەڵێ دنیا گەرمە ڕۆژگار درێژە کاتم زۆر لە بەردەستکردنی ئیجابیانش بۆ تێپەڕانی گرفتەکان بۆ خۆی شتێکی باشە هەموو شتێک لە شێوازی تێڕوانینی مرۆڤ بۆ دەوروبەری دەست پێەکە بۆیە زانکان زۆر جارەڵەن ئاگاد لە سیرکردنی شتەکان بێت تێڕوانینی تۆ بۆ شتەکان چکە کاریگەری دروستەکە لەسەر بیرکردنەوەکانت تۆگە تێڕوانینێکی ئیجابیت هەبێ بۆ دەوروبەر بیرکردنەوەکانیشت باشە بێ ئەگەر بیرکردنەوەکانت باش بوو هەست و سۆزەکانیشت باشە بێ بەرەوە ئیشە ئەگەر هەست و سۆزیشت باش بوو هەڵس و کەوت و سلوکیاتیشت باشە بێ ئەگەر هەڵس و کەوت و سلوکیاتە باش بوو شخصێتیشت باشە بێ کاتەها هەموو شتێک لە تێڕوانین بۆ شتەکانەوە دەست پێەکە کاتێکین کۆسپ و فرسەتەکانی بۆ دیاریەکەین هەنگاوی دوای ئەوە چێتە سەرەوەی ئەی خەونەکانم چییە دوای ئەوە قۆناغی دوای ئەوە ئەم خەونانم چۆم کەم بە ئامانج کە کردی بە ئامانج دوای ئامانج قۆناغێکی زۆر گرنگتر دەست پێەکە ئەویش ئەوەیە کە چۆن پەیامم هەبێ لە ژیانمە چۆن کەسێک بم خاوەن پەیام بم لە ژیانە یعنی بەڕاستی بوونی پەیام بۆ هەر ئینسانێک بەها و قیمەتی ئەو ئینسانە دەرەخە کاتێککە گەنجێکە بێ بە خاوەن پەیام یاخود ژنێک لە ماڵی خۆیان پەیامێکی زۆر گرنگی پێەیە یاخود پیاوێک لە کارەکەی لە کاسپێکی خۆیان پەیام خاوەن پەیامدارە ئەمە زۆر فەرقی هەیە لەگەڵ کەسێکە کە هیچ پەیامێکی نەبێ لە ژیانە کەسی پەیامدار ئەو کەسێکە باشترین ئیش پێشکەشەکات پەیامداری پەیام خاوەن ئەوەی کە ئینسانی خاوەن پەیام بێ لە سەری ئامانج و پلانیشەوە بەڵێ یعنی ئەو شتێکە لە کۆتاشت پێگەیت کۆتا قۆناغی ئامانجداری مرۆڤە کۆتا قۆناغی ئامانجداری مرۆڤ ئەوشەوەیە تۆ کەسێکی خاوەن پەیام بی زۆر باشە تریفە خان وابزانم پێم وابێ لەیەکێ لە خاڵەکان تایام لە هەنگاوەکانی دانانی ئامانج بوون یان دیاریکردنی خاڵە لاواز و بەهێزەکانی ئەم مرۆڤەیە مرۆڤێکمان هەیە 7 خاڵی بەهێزی هەیە و 3 خاڵی لاواز پێویستە بۆ گەشتن بە ئامانجی ڕاستەقینە یان گەشتن بە ئامانج و پلانی خۆی ئەبێ خاڵە لاوازەکان بگۆڕێ بەرەو بەهێزەکان یان هەر ئاساییە تەعامل بکە بەم دوو خاڵە لاواز و بەهێزەی خۆیەوە چۆن خاڵە لاوازەکان بگۆڕین بۆ بەهێز ئەگەرێکە مرۆڤێک خاڵە لاوازەکانی دوو هێندەی خاڵە بەهێزەکانی بێ چارەسەر بۆ ئەم مرۆڤانە چۆن چۆنیە و چۆن چارەسەری ئەمە ئەکرێ بەڵێ طبعاً ئێمە هەتا خاڵی بەهێزی هەبێڵە ئیش لەسەر خاڵە بەهێزەکانت بکە هەتا ئەم کەسە خاڵی بەهێزی تیابێ هەوڵین بە بەرنامەکە بۆ شوێ بۆی دانین هەتا بەهێزی تیابێ ئیش لەسەر خاڵە بەهێزەکانی بکە ئێگەر لاوازی زۆر بوو ئەبێ بە خولی ڕاهێنان هەوڵی لەگەڵا بین خاڵە لاوازەکانی وردەوردە بۆی بگۆڕین بۆ خاڵی بەهێز تاوان خاڵی لاواز بە خولی ڕاهێنان زۆر بە ئاسانی ئەتوانین بیگۆڕین
بۆ نمونە کەسێک بەپێ تەمان ئەمە بەپێی کەسەکانە گۆڕێ کەسمان هەیە لە خاڵی لاوازە ئەوەی نووسیوە کە من کەسێکی زۆر شەرمنم توانای ڕوبەڕووبوونەوەی جەماوەرم نییە کەسێکم کە بۆ نمونە توانای ئەوم نییە لەسەر کارێک بەردەوام بم کەسێکم ینی تقریبا ئالم لەم بوارە کە ناتوانم تواناکانی خۆم بخەمەگەڕ بۆی تهدید دەکەین بزەبت ئەو خەڵ لاوازانی بۆ نمونە کە کەسێکم متمانم بە خۆم نییە کەسێکم بینینم ڕژبینانەیە بۆ شتەکانی دەوروبەرم کەسێکم بیرکردنەوەکانم هەمیشە سلبیە طبعا من خاڵی لاوازە کاتێک کە خاڵی لاوازە بە خولی ڕاهێنان بۆ نمونە متمانی بەخۆی نییە ئێمە خولێکمان هەیە لەسەر متمانە بەخۆبوون یعنی لەو خولی متمانە بەخۆبوونە کار لەسەر ئەوە ئەکەین کە ئەم کەسە ئەوەی کە خاڵێکی لاوازی بێ بۆ مناڵێ شەرمەکەم بچم لەگەڵ دوو کەسا قسە بکەم بە خولی ڕاهێنان وای لێکەین وردە وردە بتوانێت نەک بۆ دوو کەس بۆ دەیەها کەس دانیشە قسە بکات کردوشمانە لای خۆمان ئەعنی سەرکەوتنیشی بەدەستێناوە یعنی دوای خۆشی ئەڵێڵێ کە من پێشتر نەمەتوانی لەبەردەم دوو کەسا قسە بکەم ئێستا توانم سیمینار بگرم و چەنەها کەس بەشدار بێ لەگەڵما پێشتر کەوتێتی بۆ نمونە من ناتوانم کارێک بکەم دوای خولی ڕاهێنان توانیوێتی ئەو کارە بکە و سەرکەوتوش بێتیایە بۆ نمونە کە ئەڵێ من توانایی ئەوم نییە کە فێری زمانێ مخاڵی لاوازمە دوای خولی ڕاهێنان بەڵێ توانیوێتی فێری زمانەکەش بێ کەواتە کاتێک کە خاڵی لاوازی بۆ دەستنیشانەکەین ئەی ئەم خاڵە لاوازانە چۆن بکەین بە خاڵی بەهێز چۆن پلانی بۆ دابنین بۆ خاڵی بەهێز ئەویش ناڵم بە خولی ڕاهێنان بە هەنگاو لەگەڵ ئەو کەسەیە ئەڕوین تا ئیگۆڕێت تریفەخان لە وەڵامی پرسیاری پێشم پرسیارەدا ئاماژەت بۆدا کە هەندێک مرۆڤ ئەم گەرمایە ئەکەنە کۆ سەبیام نەبوونی تاعینات و ئەم شتە منە پرسم بێ ئامانجی بێ پلانی مرۆڤ تا چەند ئەم هەموو گرفتە دەرونی نەخۆشی دەرونیمان بۆ ئەخڵکەن یان با بپرسین لە نێو ڕێژەی نەخۆشانی دەرونیە تا چەند زۆرینەیان بریتین لە مرۆڤ بێ ئامانجەکان مرۆڤانێک کە وەکو ئەڵێ دڕکێکیان لەسەر جادەیە کردوتە گەورەترین کۆسە بۆ خۆیان نەیانتوانێت یا هەنگایە بنێن یان پاکیکەنەوە نەخۆشی دەرونی و بێ ئامانجی چ پەیوەندیەکی بەیەکەوە هەیە طبعا تۆ هەر شتێک لە ژیانە کە هەر نەخۆشیەکەی گری حتا ئێستا نەخۆشیە جسمەکانیش نەکرد دەرونیەکان لە ئەوانی جەستەیەکانیش یەکسەر هەمووی علاقی بە باری دەرونی کەسەکە هەیە باری دەرونیش علاقی بە شێوازی بیرکردنەوەی کەسەکە هەیە طبعا شێوازی بیرکردنەوە ئێستا گرێمە وەکو ڕاهێنانێ بیکەین هەر کەسێک لێرە دانیشتۆ بۆ نمونە بوا بیرکاتەوە کە ئەم ژیانە ژیانێکی زۆر ناخۆشە ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان زیاکەن گەرماکەش هەر تەواو ناخۆشی کردووە کارە باش نییە ئەگەر هەر بەم شێوەیە بەردەوام بیرکاتەوە ئەگەر ڕۆژێک تا ئێوارە بەم شێوەیە بیرکاتەوە حتا بۆ نمونە جاریوە لەحزەی کارەبا ئەبڕێ دنیا زۆر گەرمە زۆر بێتاقەتە ئەم کەسە ئەو لەحزەی کارەبا بڕینە ئیتر دنیای لێتەوەیەک کاتێکە ئەم زەختە زۆرە لەسەر خۆی دروستەکە سترێزێکی زۆر لەسەر خۆی دروستەکە ئەمە طبعا کاریگەری هەیە لەسەر هەموو خەلایەکانی مێشک و دەماغ و هەموو جسمی یعنی وای لێ عەسەبیە بێ تووڕە ئەبێ کە تووڕە بوو تاقەتی ژیانی نامێنێت چێژ لە ژیان وەرناگرێ ئەمە شتێک هەیە پێوترێ حالی ئەو کەسە وزەی تێکە چێ کە وزەی تێک چوو زۆر بە ئاسانی یعنی بە قسەی کەسێک کاریگەرە بێ لانە قسەیەکی سەلبی لەو کاتیا پێ بڵێ ئەوەی تر بێتاقەت بێ کاتێک کە بێتاقەت بێت کاریگەری کاتە سەر بیرکردنەوەکانی کە کاریگەری دروست کە سەر بیرکردنەوەکانی بەخۆی نازانێ وردە بەرەو نەخۆشی دەرونیە ڕوە کاتی بەرەو نەخۆشی دەرونیا بەرەو نەخۆشی جەستەیە ڕوە تووشی ئازاری مەعیدا بێت تووشی زەخت و شەکرا بێت تووشی نەخۆشی دڵە بێ ئەمانە کاتێک ئێستا هەرچی توێژینەوەکانە لە عیلمەکانە باسەکاڵێ بار و دەرونی کەسەکە باشکە نەخۆشیەکان خۆی وردە نامێنێ ینی هەڵە حتا هەندێک نەخۆشی هەیە کە ئێستا ئەڵێن بۆ نمونە قورحەی مەعیدا زەخت شەکرە ئەمانە هەمووی علاقی بە باری دەرونی و شێوازی بیرکردنەوەی کەسەکانەوە هەیە دەبێنی لەگەرم ڕاهێنانە پێچەوانەکەینەوە هەر شتێکە فرسەتێ بۆ خۆت دابنی بۆ نمونە چەند جار هەبووە کارەبا ئەبڕێ دنیا گەرمە باشە کە کارەبا بڕە فرسەتێکە کاتێک کارەبا ئەبڕێ من کۆبمەوە لەگەڵ کۆمەڵە کەسا کە پێشتر کارەبا هەبوو یە مەجموعەیەکیان سەیری تەلەڤیزیۆنی کردووە یەکێک خەریکی مۆبایل بووە یەکێک خەریکی فەیسبوک بووە بەڵام کاتێک کارەبا بڕابوو بە فرسەتێک ئێمە کۆبووینەوە ئاوی گوڵەکان بەی بخوێنیتەوە لەگەڵ یەکێکا گفتوگۆ بکەی ئەمانە توانین هەموو ناڕەحەتیەکان بکەین بە فرسەت بەرهەموو سوودی ئامانج لە ژیانی مرۆڤدا تەمان ئەم قسانەی جەنابێت هەمووی سوود و ئیجابیاتی ئامانج بوو لە ژیانی ئەمە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگە بە وەکۆڵی ڕیزبەندی و خاڵبەندی باسی بکەین ئەو سوودانی کە مرۆڤێک بۆ هۆی ئامانجداری و پلانداری خۆیەوە دەستی ئەەکەوێ و سوود بەخشیژە بێ بۆ کۆمەلگە بۆ خۆی بۆ کەسوکاری کامانن ئەو سوود و بەرەمانە طبعا ئەگەر بە شێوازی ڕیزبەندی بۆی بکەین یەکەم بەرهەم ئەویشەوەی کە خۆیە دۆزێتەوە
یعنی مرۆڤ کاتێک کە خۆیە دۆزێتەوە خۆی پێ قبوڵە بێ بۆ شێوەی کە هەیە ئەمە یەکەمین دەستکەوتە بۆ مرۆڤ یعنی ئمە هەمیشە ئەڵێن مرۆڤەکان خۆیان پێ قبول بێ بۆ شێوەی کە هەن چکەمە کێشەی زۆرێک لەو کەسانەیە کە هێشتا نەگەیشتوێت ئەوەی لە خۆی ڕازی بێ خۆی پێ قبول بێ طبعاً خۆی پێ قبوڵە بێ بۆ شێوەی کە هەیە ئەبێ بە خاوەنی کۆمەڵێ دەستکەوت لە تەمەنیا کە ئەگەر ئامانجی نەبووە ئەو دەستکەوتانی نابوو لە ژیانی خۆیان بەرهەمی زۆرە بێ بۆ خۆی بۆ دەوروبەرەکەی کاتی بۆ ئەگەڕێتەوە ینی یەکێک لە گەورەترین سەرمایی مرۆڤ کاتە کە خوای گەورە چەندی جار سوێندی پێ خواردووە لە سوورەتەکانە کاتی بۆ ئەگەڕێتەوە بۆم کەسە سوود لە کاتەکانی وەرەگرێت کاتی بە فێڕۆ ناچێت کەمە سەرمایەکی گەورەی بۆ هەموو مرۆڤەکان دەستکەوتی زیاکە ئاڕاستی لە ژیانە دیاری کراوە بێ ئەبێ بە کەسێکی خاوەن پەیام ئەبێ بە کەسێکی دیدیا طبعاً ئەگەر ئێمە بیرمان نەچێم هەموو مرۆڤەکان چوار جۆرن لە ژیانە یەکەم جۆریان ئەو مرۆڤانن کە خاوەن پەیام و دیدگان خاوەن پەیام و دیدگا یعنی دیدگانی لە ژیانە ئەزانێ بەرەو چۆڕوە پەیامیش ئەوەیە کە ئەزانێ لە پێناوی چیاژی کە تۆ زانیت لە ژیانە بەرەو چۆ ئەڕۆیت لە پێناوی چی شاژیت ئەمە یەکەم جۆری مرۆڤەکانە طبعاً ئەم کەسانی کەوان ئەو کەسان کە کاریگەری دروستەکەن هەمیشە لە ژیانە یعنی لە هەر شوێنێکا بێت کاریگەری خۆی دروستەکە لە ماڵا بێ لە بازار بێ لە دائیرە بێ لە دەوام بێ لە هەر شوێنێکا بێ ئیلا کاریگەریەک بە دوای خۆیان بەجێ هێڵێ ئەمانە دروستکەری ژیان پێیان وترێ صناع الحیات یعنی ئەمانە ژیانە بەخشن طبعاً ئەمانە کەمن لە ژیانە وەکو بڵین لە ناو مرۆڤەکانە کەمن بەڵام کەسانێکی زۆر زۆر کاریگەرن دووهەم نوعمان هەیە دیدگایان هەیە لە ژیانە ئەزانێ بەرەو چۆڕوە بەڵام پەیامی نییە نازانێت لە پێناوی چیاژی کامە جۆری دۆمە جۆری سێهەمیان خاوەن پەیامە ئەزانێ لە پێناو چیاژی بەڵام نازانێت بزەبت ئەوێ بەرەو چۆ بڕوە جۆری چوارەمیان کە ئەمە کێشەیە ئەوی شەوەیە نە پەیامی هەیە لە ژیانە نەدیدگای عنی نە ئەزانێ بەرەو چۆ ئەڕوە نازانێت لە پێناوی چی شاژی ئەمە زۆری نییە بەداخەوە زۆری نیفەکان شتێک هەیە لە کۆمەڵگەی ئێمەدا بەتابەت لە هەموو کۆمەڵگەکانە هەیە هەتا لە بواری گەشتپێدانی مرۆڤیژات چەندین چیرۆکی لەبارەوە دانراوە بریتێ لە قسە و قسەڵۆکی خەڵک ساردکردنەوەی خەڵک دروستکردنی لەمپەر و ڕێگریەکانی خەڵک هەر بە قسەش نەگەیانی ئەوەی بڕۆی تاسەیە دروستکەی بۆ خەڵک چیرۆکێک کۆمەڵێ بۆق پێشبڕکیان کردووە بۆ سەلووتکەی شاخێک سەرنجام یەکێکیان سەرکەوتووە دوای کەلیان پرسیوە ینی ئەوانەی کە ساردیان کردوێتەوە لەمپەریان دروستکەوە بە قسە و ساردیان کردوێتەوە گوتویانە کە ئەم بۆقە کەڕۆ هیچی نەبیستووە قسەی خەڵک تا چەند کاریگەری هەیە لەوەی کە مرۆڤەکان بێ ئامانج بمێننەوە بێ ئامانج بژین و ئامانجەکانیان و ئەو لێ هاتووی کەیانە نەیکەنە ژیانەوە و نەیخەنە گەڕ بۆ ژیانی خۆیان تەمان بەدڵنیایی و کاریگەری هەیە چونکە ئێمە مرۆڤێکی کۆمەڵایەتین لەناو کۆمەلگایە کاژین بمانێ و نەمانێت کۆمەلگا قسەی خۆی بکە و کاریگەریش دروستەکە لەسەر تاکەکان طبعاً کاتێک کە تۆ مرۆڤێکی کۆمەڵایەتی لەناو کۆمەڵی خەڵکاژیت قسەی خەڵکی بە شێوازی ئیجابیش و بە شێوازی سلبێکەش بە هەمان شێو کاریگەریە خەنە سەر مرۆڤەکان بۆیە کاتێ ئەگەر هەر کەسێک ئامانجی نەبێت لە ژیانە زۆر بە ئاسانی ئەکەوێتە ژێر کاریگەری کەسە بێ ئامانجەکانەوە ینی بۆ نمونە ئەگەر تۆ خۆت نەزانی لە ژیانە چی ئەەکەی هەموو کەس دەتوانێت زۆر بە ئاسانی تەحەکومی پێوە بکات چۆنی بێ بەو شێوەی بجوڵێنێ بەڵام ئەگەر تۆ زانیت لە ژیانە چی ئەەکەی قسەی خەڵکی کەمتر کاریگەرت تێکە جابمانێ نمانێ قسەی خەڵکی هەیە بۆ هەموو کەسێ بۆ نمونە کەسێک ئامانجێکی هەیە ئەوێ بەرەو ئامانجەکەی بڕوا جارێ یەکەم شت پێتە پێڵن باشە تۆ بۆ چیتە ئەمە باشە ئەگەر گەشتیشی بەمە چی ڕوئەیە یاخود ئایا تۆ ئەتوانی بە ئەمە بکەی ینی هەموو جارێ لە خولی پلانی استراتیجەکە بە بەشداربەکان مەڵێم کاتێککە خەونەکانتانە نووسن ئەم دەفتەرە مێڵە کەس بیبینێ هەتا هەنگاو بەرەو ئامانجەکەتە ڕۆی چونکە ئەگەر هەر کەسی بیبینێ خەونەکانی ئەڵێ تۆ بە تەمایمانە بەدەستبێنی ئەسڵ هەر بەدەست نایێت کەس نەیتوانی ئەمانە بکات تۆ چۆن نەتوانی بیکەی یەکسەر ئەم قسەی پێڵن جا خۆشیان ئەمەیان کردووەڵێ مامۆستا ئەم دەفتەرە خۆزگە قوفڵێکی هەبووە کەس نەیتوانیا سێریکە سەفەرێکی درێژ ژێر بە هەنگاوێت دەست پێەکە بەڵام کاتی پێڵین دەفتەرەکەت پیشانی کەسمێ هەتا هەنگاوی یەکەمەنی چکە هەنگاوی یەکەم زۆر کاریگەرە لە ژیانی هەموو کەسێکە طبعاً هەر کەسێک کە دەستمان پێکردە بۆ کارە بۆ نمونە لە بەڕێستەوە لە ئەم ئیشێکە منیکەم ئەو شێکە ئەم بەڕێزانەوەکو دەرهێنەرێکن یەکەم ئیشکە کردویانە لەهەنەیە یەکەم هەنگاو پێش یەکەم هەنگاو دەوروبەر پێوتەون بۆ چیکەیت کێڵێ سەرکەوتووە بیە هات ترسی سەرکەوتن ئەخەنە مێشکتەوە بۆ نمونە کێڵێ ئەگەر ئەمیشت کرد سەرکەوتووە بی ئێستا بە تایبەتی بۆ کەسانی کە لە بواری بزنس و بواری تیجارە ئایانە بەرەو پێش بڕۆن و ئامانجێکیانەیە لەو بوارە یەکەم ترسکەی خەنە مێشکەڵن ئەگەر زەرت کرد چیەکەی پرسی ئیفلاس بوون ئەگەر زەرت کرد باشەتریفەکان کاتی بەرنامەکەی من زۆری نەمان پێم خۆشە
چیرۆکێک بێن نمونەیەک بێن چەند نمونەیەک بێ لە بواری دانانی ئامانج و پلان مرۆڤی سەرکەوتوو بە ئامانج ئەگە شتێک بۆ بینەران و بۆ ئێمەش باسکەی سوپاس دەکەم. طبعاً ئێمە چیرۆک زۆر زۆرە لە بواری دانانی ئامانج و دانانی پلان چیرۆکی زۆر واقعیشمان هەیە. لە دانانی ئامانجا طبعاً ئەگەر ئێمە لە سەری چیرۆکەکان بکەین یەکێک لەو چیرۆکانە بۆ نمونە ئەگەر ژیانی کەساتیەک باسکەین وەکو چیرۆکێک بۆ نمونە کەسێکی وەکو نێلسن ماندێلا کاتێکە تەخەڕوجەکە لە جامعە هیوا ئاواتێکی گەورەی هەیە خەونێکی گەورەی هەیە ئامانجێکی گەورەی هەیە لە ژیانە بەڵام سج نەکرێت. طبعا لە سجنە 27 ساڵ لە سجنە بێت 27 ساڵ کەم نییە بۆ کەسێ تازە تەخەڕوجی کرد بێ و سەرەتای ژیانی بێ بەڵام یەکسەر 27 ساڵ لە سجنە بێ. طبعا کاتێکە 27 ساڵ لە ناو سجنە بێ لە ناو سجنەکە هەمیشە لە خەیاڵکردنی خۆیان ئەمەی بیر نەچۆتەوە کە من خاوەن کەسێکی خاوەن ئامانجم کەسێکم ئەمەوێت مرۆڤایەتی ڕزگارکەم. یعنی داینا بۆ ڕۆژە لە ڕۆژان ئەبێ بە کەسێکی ڕزگاری خواز لە سەرۆکێکی ڕزگاری خواز لە ناو گەلەکەیە کاتێک ئەمەی لە مشکی خۆیان داناوە بە تایبەتیش ئەوێ یعنی طبعا کاتێک کە ئەڵین ئامانج لە مشکی خۆتا دابنێ ئەبێ بە تەواوەتی بتەوێت ئەمەیەکێکە لە مەرجەکانی ئامانج یعنی نەک بڵێ وەڵا ئەگەر بوو باشەوە نەبوو قینە ئەبێ بە تەواوەتی بتەوێت ئەگەر زروف هەر چۆنێ بێ. طبعا ئەو زروفەکەی ناڕەحەترین زروفە زۆر مەبدەئی بی لە دیاریکردن و گەشتن بە ئامانجی خۆت بە دڵنیاییە چکەوەیەکە لە مەرجەکان کاتێککە لە ناو سجنادا ئەندێ 27 ساڵ لە سجنا ئەڵێ هەموو جارێکە ئەوەی سەرۆکی سجنەکەیەت ئاو پارچەیە خواردنی بۆ هەڵەیە شتێک ئەڵێ من ڕۆژێ لە ڕۆژان ئەبم بە سەرۆکێکی ئازادی خواز لەم وڵاتەیە یەکەم کەس کە عەفوو یەکەم تۆ عەفووەکەم لێبوردەی یەکەم کەس بۆ تۆ دەرەکەم ئەڵێ پێیەکەنن هەمویان ئەڵێن ئەمە چەند ساڵ لە سجنا بۆ یعنی مێشکی لە دەزیاوە شێت بۆ لە ڕووی دەرونیەوە تێک چووە ئەگینا طبعا حکومەکەشی سجنی مؤبەدە یعنی نێتە دەرەوە هەتا 27 ساڵ بەم شێوەیە لە سجن ئەڵێ من ئەبم بە سەرۆکێکی ئازادی خواز ئیشیشی بۆکە یعنی کاری بۆکە بەڵام کاتێکە بالفعل بێ بە سەرۆکێکی ئازادی خواز و یەکەم کەسیش کە لێ بورێ لەوانی کە لە سجنەکەی زۆر سپاس بۆ خاتووتری فەجلا ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی دامەزرێنەری گروپەکانی سمات بۆ کەشتپێدانی مرۆیی زۆر سپاس بۆ ئامادەبوون و وەڵامە بە پێزەکانت زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش کە تا ئەم ساتە بینەری ئێمە بوون تا بەیەگەیشتنەوەی تریش بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.